هەر سەبارەت بە دۆخی ئێستای ئەنجومەنی نوێنەرانی عێراق گفتوگۆ ئەەکەین قسەی زیاتر ئەەکەین لەگەڵ بەڕێز ئارام عەبدوڵڵا چاودێری سیاسی کە لە ستۆدیۆکانمان لە هەولێر لەگەڵمانە. کاک ئارام سڵاوت لێ بێ، سوپاس بۆ تۆ کە لەم گەشتە لەگەڵمان بووی. بەگشتی ئێوە چۆن ئەڕوانن لەم دۆخەی ئێستای عێراق ئەم ناکۆکی و لێکتێک نەگەیشتنە لە نێوان لایەنەکان؟ زۆر سپاس، سڵاو لە ئێوە، سڵاو لە بینەران و بیسەرانی کەناڵی کورسار نیوس. خۆتان دەزانن ئەمە زیاتر لە 5 مانگونی و هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کراوە و ماوەیەکی زۆریشە هەڵبژاردننی یەکەم کۆبوونەوەی پەرلەمان بۆ هەڵبژاردننی سەرۆکایەتی پەرلەمان با بڵێن سەرۆک و جێگرەکەی کراوە، بەڵام تا ئێستا ئەوەی ماوە هەڵبژاردننی هەم سەرۆک کۆمار هەم سەرۆک وەزیران نەکراوە. دیارە خۆشتان دەزانن ئەم نەکردنی ئەم کۆبوونەوە بەهۆی کێشە زۆرێکی قوڵە لە نێوان لایەنە سیاسیەکاندا کە لە ڕابردوودا بە شێوەی تەوافق ئەم پشکانە دابش کراوە، هەم هەر سێ سەرۆکایەتیەکە کە سەرۆکی پەرلەمان حسەی سونەکانە و کە تا ئێستا بەس ئەوان حسەکەی خۆیان بردووە سەرۆک وەزیران وەکو بۆ بە عورفێک حسەی شیعەیە و سەرۆک کۆمار حسەی کوردەوە لە نێو کوردیشدا هەموو لە یەک دەزان حسەیەکی نیشتیمانی کوردستانە. تا ئێستا ئەمە نەکراوە. ئەم سیاسەتی کە ئێستا بە سیاسەتی زۆری نەو کەمینە ئەمە کێشەکەی قوڵ کردوتەوە، بۆیە تا ئێستا ناتوانندرێ ئەو کۆبوونەوەی بکرێ. دیارە ئەمڕۆ بڕیار بوو ئەم بەڵێ کاک ئارامۆکو ئێوەش باستان کرد لە پێشودا عێراق لەسەر بنەمای تەوافق هاتووە، بەڵام ئێستا سەپاندنی ڕای زۆری نەیاخود کەمینە ئەمە چ کاریگەریەک لەسەر داهاتووی عێراق دروست ئەکات؟ دیارە هەموو لە ئاگادارن، یعنی ئەمەی ئەو هاوپەیمانەی دروست بوو لە نێوان سەدرریەکان و بەشێک لە سونەکان و لایەنێکی کوردی کە پارتی دیموکراتی کوردستانە، ئەما گەر بەم شێوەیە بڕوا بە دڵنیاییەوە عێراق بەرەوە تونێلێکی تاریک دەڕوا کە ئەم سەری دیار نابێت. من پێم وایە دەبێت ئێستا عێراقیەکان زۆرینەی عێراقیەکان دوعا بۆ ئەو بکەن ئەمڕۆ ئەو کۆبوونەوەیە نەتواندرێ زۆرینەی پەرلەمانی تێپەڕێنە، چونکە ئەمە ئەجێندایەکی ئیقلیمی و هەندێک وڵاتانە کە بە هیچ شێوەیەک لە ساڵحی عێراقیەکاندا نییە بە هەموو پێکاتەکانیەوە، چونکە لە ڕابردووشدا وەکو باسم کرد لە عێراقدا بە شێوەی تەوافق ئەو پۆستانە دابش کراوە و حکومەت پێکێنراوە. یعنی لە غێری ئەوە هیچ ئەم سیاسەتی زۆرینە و کەمینە لە عێراقدا ممکن نییە سەر بگرێ و من پێم وایە کارەساتی لێ دەکەوێتەوە، چونکە ئەگە تەمەشا بکەین سەبارەت بە شیعەکان ئێستا نێوماڵی شیعە دابش بووە، نێوماڵی کورد دابش بووە، تا ئێستا ئەمەی هەیە تەنها سونەکانن تا ڕادەیەک نێوماڵیان ڕێکخراوەتەوە و ئەو حسەی هەشیان بوو کە سەرۆکی پەرلەمانە حسەکەیان بردووە. یعنی زۆرینەش لە عێراقدا خۆتان دەزانن لایەنی شیعەیە، ئەگەر شیعە لە نێوماڵی شیعە ڕێک نەخرێتەوە عێراق ناکەوێتەوە سەرسکەی خۆی. باشە کاک ئارام، پەرشوبڵاوی نێوماڵی کورد نەبوونی یەکدەنگی لە ئێستادا چ کاریگەریەک لەسەر داهاتووی کورد و خەواری کوردستان دروست ئەکات؟ بێگومان ئێمە کورد کە نێوماڵی خۆی تا ڕادەیەک ڕێک بوو، بەشی زۆری مافەکانی گەلی کورد مافە نەتەوەیەتەکانمان مادەی 140 مەسلەی بودجە مەسلەی پێشمەرگە لە عێراقدا تا ئێستا بە هەڵواسرایی ماوەتەوە و بە نیوەچری جێبەجێ دەکرێت و جێبەجێ ناکرێ. جا ئەمە تا ڕادەیەک نێوماڵی کورد ڕێک بووە، یعنی سەردەمی خوا لێ خۆش بوو مامزەلال ئەو کاراکتەرە ئەو سەرکردا کاریزمایە لە بەغدا بوو، کێشەمان زۆر بوو لەگەر عێراقدا، بەڵام زۆر جار وەکو زۆر جاری ترش باسم کردووە بە هەوڵەکانی ئەو بە جوهودی ئەو بە لێزانی سیاسەتی حەکیمانەی ئەو دەتواندرا لە کۆبوونەوەیەکدا لە خوانێکی خۆیدا کێشەکان چارەسەر بکە. ئێستا ئەم بۆشایەش دروست بووە، بۆیە بە دڵنیاییەوە بەو پەرت و بڵاویەی نێوماڵی کورد ڕۆژ بە ڕۆژ وەزی خراپتر دەبێت. ئومێد دەکەم ئەمە ئێست بەڵێ کاک ئارام، ئەمێ زیاتر لەسەر ئەوە قسە بکەیت حکوومەتی زۆرینەی نیشتیمانی ئەزمونێکی چۆن ئەبێت بۆ عێراق و کاریگەری چۆن ئەبێت بۆ عێراق و عێراقیەکان؟ من وای نابینم جارێ ئەوە بتواندرێ ئەم حکوومەتی زۆرینەی نیشتیمانیە پێک بهێندرێت لە جگە لە تەوافق، چونکە زۆرینە نییە. چۆن زۆرینە نییە؟ تۆ ساگەر بین نمونەی
سەدرەکان وەربگرین ڕاستە 73 کورسیان هەیە بەڵام ئەوانە بە نزیک 800,000 دەنجیان هێناوە چوارچێوەی هەماهەنگی کە ئێستا کورسی لە سەدرەکان کەمترە زیاتر لە 2 ملیۆن دەنجی هێناوە یان نزیک 2 ملیۆن دەنجی هێناوە ئەگەر کاتی خۆی سەدرەکان دەیانتوانی بە ڕێژەی کەمتر لە ملیۆنێک دەنگ کۆنتترۆلی شەقامی عراقی بکەن ئێستا ئەو لایەنانەی کە زۆرینەن من پێم وایە 2 ملیۆن خاوەنی 2 ملیۆن دەنگن و چەچیش بەدەستی ئەوانە دەبێت چی بکەن ئەگەر شتێک لە پێچەوانەی بەرژەوەندەکانی ئەوان بێ بۆیە حکوومەتی زۆرینەی نیشتیمانی عراق دەبێ پێک بێ کارەسات بۆ عراق دەخڵقێ من پێم وایە حکوومەتێکی لەرزۆک دەبی و تەمەنی لە 6 مانگ تێناپەڕێتن باشە کاک ئارام وەک ئەزانین وڵاتانی دراوسێ و بیانی لە بارودۆخە جیاوازەکانی عێراق ڕۆڵیان هەبووە لەم پرسە سیاسی عێراق ئەوان کاریگەریان ئەبێت بەداخەوە خۆی کارەساتەکە لێرەیە ئەمەی بڕیار دەدا عێراقیەکان خۆیان نین پێکاتەکانی عێراق خۆیان نین وەکو باسم کرد ئەمەی دروستیش بووە ئەجندایەکە لە وڵاتانی دەوروبەردا بەڕاستی کە ئەمانە مەسلحەتی عێراقیەکانیان ناوێتن لێرەشدا زیاتر ئەو لایەنانەی کە ئەم هەوڵانش دەدەن جگە لەوەی هەوڵێکە بە حسابی خۆیان هەوڵێکە بچینە دش بە ئێران بێ بەڵام دش بە پێکاتەکانی عێراقە دش بە لایەنە سەرچەکانی عێراقە دش بە کورد و عەرەب و سونە و شیعەیە بێگومان ئەمە هەم دەبێ عێراقیەکان خۆیان ڕێگە بەوە نەدەن و بە دڵنیاییشەوە ئێران کە وڵاتێکی دراوسێ و کاریگەری زۆری هەیە لەسەر عێراقدا بە تایبەتی وەکو مەسەلەی مەدی شیعیەکە ڕێگە نادا و ئەجێندای ئەو وڵاتانەدا جێبەجێ ببیت و سەر بگرێتن باشە کاک ئارام بە پێی زانیاریەکانی کورسات نیوز هەتاوەکو ئەم دقەیە ڕێژەی یاسایی لە ئەنجومەنی نوێنەران تاو نەبووە واتە کۆبوونەوەکە هەتاوەکو ئێستا ئەنجام نەدراوە دیار نییە کە ئەنجام ئەدرێت یاخودنا بەڕێی تۆ ئەم دۆخەی ئێستا ئەستەما کە کۆبوونەوە ئەنجام بدرێت یاخود دووە ئەخرێت یاخود چی ئەڕوانن لەم لێکتێ نەگەیشتن و ناکۆکیە بە باوەڕی من بەدیدی من ئەو کۆبوونەوەی ئەمڕۆ ناتواندرێ ئەم ڕێژەی 220 پەرلەمانتار ڕێژەی نیسابی قانونی یاسایی تەواو نابیتن چونکە توانای پەخستنەکە ئاسانترە 115 کورسی دەتوانی کۆبوونەوەکە پەک بخاتن ڕێژەی یاسایی با بڵێن بۆ کۆبوونەوەکە 220 کورسی ئەم ڕێژەیە ممچین نابێ دەستە بەر بکرێتن من پێم وایە کۆبوونەوەکە دوا دەخرێت بۆ چەند ڕۆژێک بۆ ئەوەی زیاتر بتوانن لێک نزیک بنەوە ئەمە بە پێی هەواڵەکانیش بیستمان کە سەرۆکی پەرلەمان داوت کراوە بۆ دەوڵەتی کۆماری ئیسلامی ئێران من پێم وایە لەوێندەریش قسە و باسەکە بۆ ئەو بابەتەیە کە بابەتی ڕۆژە و لە عێراقدا لەسەر مەسەلەی ئەم کۆبوونەوەیە پێم وایە ئێران شار دەکا بەڵێ کاک ئارام کاتە ئێوە پێتان وایە کە بەر لە بەڕێوەچوونی کۆبوونەوەکە ئەگەر دوا بخرێت بۆ چەند ڕۆژێکی تر لایەنەکان ناچار ئەبن جارێکتر لە تێگەیشتن بکەن کۆ ببنەوە ڕێکەوتن بکەن من پێم وایە دەجاری تریش مەوعید ئاوادا بدرێت بۆ کۆبوونەوەیکی لەو بابەتە من تەسەوەڕ ناکەم ئەو کۆبوونەوەیە بکرێ چونکە چوارچەوەی هەماهەنگی زۆرینەی ماڵی شیعەیە لە ڕێژەی دەنگ لە ڕێژەی کورسینا زۆرینەی ماڵی شیعەیە ممکن نییە ڕێگە بدەن ئەو کۆبوونەوەی بەم شێوازە بکرێت بەبێ ئیتیفاق بۆیە دەبێت 2000 ینی ئەو کۆبوونەوەیت دوا بخرێ بۆ چەند ڕۆژێک لێک نزیک ببنەوە من پێم وایە تا دەژێ فشارەکان زیاتر دەبن بە تایبەتیش فشاری کۆماری ئیسلامی ئێران بەڵێ کاک ئارام عەبدوڵڵا چاودێری سیاسی زۆر سوپاس بۆ تۆ کە لەم گەشتە لەگەڵمان بوویت